تاهیر تۆفیق. ناوی تاهیر تۆفیق ئاوڕەحمان حەمەد نازناوی بنەماڵەکەی شێخانیە. لە ساڵی 1922 لە شاری کۆیە لەدایک بووە. لە خێزانێکی هەژار بووە تا پۆلیسەی ناوەندی خوێندووە. لە ساڵی 1945 بووەتە سەردەستەی مەقامبێژان، ئاهەنگی نەورۆز و گۆرانی نیشتیمانی و نەتەوەی چڕیوە. بەرهەمەکانی لە باغان ئاهوناڵیندێ و گوڵی سەربەستی و شیرین بەهارە و ئەی موتریبی حەریفان. 6 نامیلکە و پەرتووکی بەو تێکستە شیعریانەی گوتوونی بەچاپ گەیاندووە. کاریگەری گۆرانی بێژان سێوە و مەلاس عەدی لەسەر بووە. لە 20 دەی 1970 لە تەمەنی 65 ساڵیدا لە شاری کۆیە کۆچی دوایی کرد.